سڵاتان لەبێ خۆشەویستان دووبارە لە سمارت ترەیدەر وەگەڕین وڵاتان شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی 11 ساڵی 2023 دەکەین. سەرەتا لە ئاڵتون دەست پێ بکەین. ئاڵتون تا ئەساش لە زۆنی شیکاری هەفتەی ڕابردووماندا ئێمە باسمان کرده بوو کە کاندڵێکی یەک ڕۆژی لە خوار ئاستی 1976 دا بخاتەوە سیناریۆ بەهێزەکانی دابەزین چالاک دەبن، بەڵام بینیمان لێرە بە فلاشێک توانی خۆی بگەنێتە ئاستی 1970 و نەیتوانی کاندڵی یەک ڕۆژی لە خوارێدا بخاتەوە، واتە جوڵەیەکی فیک ئاوت ڕوویدا دووبارە دەستی کردەوە بە بەرزبوونەوە بە یارمەتی هەواڵەکەی ڕۆژی هەینی کە هەواڵی NFP و ڕێژی بێکاری بوو کە پێشتر باسمان کرده بوو ئەگەر بێت و ئەنجامەکە بە شێوازێک بێت NFP کەمی کردبێ و بێکاری زای کردبێت ئاڵتون دەست بە بەرزبوونەکات. بینیمان کە بە پێی سیناریۆی فەندەمێنتاڵ ئاڵتون جارێکی دیکە هێزێکی نوێی بەرزبوونەوەی وەرگرت. بۆم هەفتەیە ئێمە ئەپدەیتێکی زۆنەکەمان کردووە. زۆنەکە ئێستا لە 1984 دەست پێ دەکات بۆ 1969 تا ئاڵتون بە کاندڵێکی یەک ڕۆژی لەسەر ئەم زۆنە بێت لە ڕەوتی بەرزبوونەوەی خۆی بەردەوام دەبێت و دەتوانێت تارگێتی 2012 بپێکێت. ئێمە هەفتەی ڕابردووم تارگێتەمان دەستنیشان کرده بوو، بەڵام نەیتوانی ئاڵتون بگاتە 2012 دەستی کردەوە بەدابەزی. تارگێتەکەمان نەگۆڕیوە. هێشتا پێمان وایە کە ئاڵتون بتوانێت بگاتە ئاستی 2012 و تارگێتی دومیشمان ئاستی 2040 بوو. بۆم هەفتەیە ئاڵتون بە پێی فرێمی یەک ڕۆژی تا لەسەر ئەم زۆنە بێت دەتوانێت تارگێتی یەکەم کە 2012 بپێکێت، پاشان تارگێتی دوم کە 2040 بپێکێت. هەر کاتێک ئاڵتون کاندڵی یەک ڕۆژی لە ماوەی هەفتەیەدا لە خوار ئەم زۆنەدا خستەوە، واتە لە خوار ئاستی 1969 لە خوار ئەم ترێندەوە کە دەستنیشانمان کردووە، تارگێتی دواتری دابەزینی ئاڵتون 1953 دەبێت. بەڵام بەگشتی ئێستا کە نرخ لەسەر زۆنەکەیە وەکو بەهێزی سیناریۆی بەرزبوونەوە هێزی زیاترە و ئەگەرەکانی گەشتن بە تارگێتەکانی بەرزبوونەوە وازەحتر دیارن. شیکاری دووەمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە دۆلار. یۆرۆ بەرامبەر بە دۆلار بینیمان لە ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو لە پاش ڕاگەاندنی داتای هەواڵەکانی ئەمریکا، ئەویش هێزێکی زۆر باشی بەرزبوونی وەرگرت. ئێستا لە زۆنێکی بەهێزی دابەزین نزیک دەبێتەوە کە زۆنەکە لە ئاستی 1.076 دەست پێ دەکات بۆ ئاستی 1.081. یۆرۆ لە دوای گەشتن بەم زۆنە بە پێی فرێمی یەک ڕۆژی پێم وایە سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک بکات و لێرەوە جارێکی دیکە دابەزین کاتەوە بۆ هەر یەک لەم تارگێتانی کە دەستنیشانمان کردووە. تارگێتی یەکەمی دابەزین لە زۆنەکەەوە ئاستی 1.070 دەبێت، هەروەها تارگێتی دووەمی دابەزین ئاستی 1.065 دەبێت. هەر کاتێک یۆرۆ کاندڵێکی یەک ڕۆژی بە تەواوەتی لە سەری زۆنەکەدا بخاتەوە، ئەو کات دەتوانین بڵین ئەم سیناریۆی دابەزینە لاواز بوو ئەگەرەکانی بەرزبوونەوەی زیاتر هەیە، بەڵام تا بە فرێمی یەک ڕۆژی لە خوارم زۆنە بێت دەتوانێت گەڕانەوە بکات بۆ هەر یەک لەم تارگێتانە. شیکاری سێمان لەسەر پاوەند. پاوەندیش هاوشێوەی یۆرۆ لە زۆنێکی بەهێزی دابەزین نزیک دەبێتەوە. زۆنەکەش لە ئاستی 1.24 دەست پێ دەکات بۆ ئاستی 1.25. لە دوای گەشتنی نرخ بە زۆنەکە من پێم وایە سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک بکات و گەڕانەوە کاتەوە بۆ هەرێک لەم تارگێتانە. تارگێتی یەکەمی دابەزینی پاوەند گەڕانەوە دەبێت بە ئاستی 1.23. هەروەها تارگێتی دووەمی دابەزین کە ئەمە بۆ دوورمەودایە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 1.2372. شیکاری خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو. من پێم وایە لاوازی ئیندێکسی دۆلار کاتیە. یۆرۆ و پاوەند دەتوانن جارێکی دیکە دابەزین تۆمارکەنەوە، بەڵام ئاڵتون بە هۆکاری ئەوەی کە کاریگەری هەواڵەکانی ئابووری و زایدەن جەنگی نێوان ئیسرائیل و فەڵەستین تا ئێستا لەسەر جوڵەکانی کاریگەری هەیە، ناتوانین بڵێن بەهێزی دۆلار دەبێتەوە هۆی دابەزینی ئاڵتون، چونکەوەی کە ئێستا کاریگەری تەواوی هەیە لەسەر جوڵەی ئاڵتون هەواڵە سیاسی و ئابووریەکان.
شیکاری خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. پاوەند بەرامبەر بە دۆلار، هەروەها یورۆ بەرامبەر بە دۆلار، پاشان ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ سەرجەم بازرگانان سەرکەوتوو بن.